سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئەزیزان سڵای خواتانێ بێت لە بەرنمەیەکی جیاواز و پرۆگرامێکی تایبەتدا لە بەرنمەی گفتوگۆی دەرەوی یاریگا دەبینەوە میوانتان. لەم بەرنمەیەدا دەمانەوێت یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی ئەم هەفتەیە بخێنە بەرباس و خواست و بە وردی قسەی لەسەر بکەین. لای هەمووان ئاشکرا و ڕوونە کە لەم هەفتەیەدا لیۆنێل میسی چەند ڕۆژێک پێش ئێستا لە ڕێگەی نامەیەکەوانێک کە میدیاکانی ئیسپانیا ئاماژەیان پێکرد داوای ڕۆشتنی لە سەرۆکایەتی و کارگێڕیانەکەی کردووە. لە دوایین پێشاتیشدا ڕۆژنامەی مارکای مەدریدی هەڵوێستی فەرمی بەرشەلۆنەی بڵاو کردوتەوانێ و ئاماژە بەوە ئەکات کە بەرپرسانی بەرشەلۆنە ئامادەنین بە هیچ جۆرە دەستبەداری ببن و بەڵکو پێیان ڕاگەیاندووە ئەتوانێت گفتوگۆ بکات تا ئەوەی گرێبەستەکەی درێژ بکاتەوە. ئەم هەواڵەش لە ماڵپەڕی پەیامدا بۆ ئێوە ئازیز دانراوە. بەڕێزان لەم بەرنمەیەدا دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر چۆنیەتی بوون بە پاڵەوان بوونی بایر مونیخ لەم وەرزەی چامپیۆنز لیگ کە بۆ ماوەیش بەم نازناوانێ بایر مونیخ توانی شەشەمین نازناوی چامپیۆنز لیگ لە مێژوویدا بباتەوانێ. دەمەوێت بۆ زیاتر گفتوگۆکردن بە خێراتنی کاک محەممەد ئیبراهیم بکەم کە هەمیشە وەکو هاوکارێ لەگەڵمانە بوو لەم بەرنمەیەشدا دەیەوێت بە وردی گفتوگۆ لەسەر ئەمە بکەین. کاک محەممەد بەخێر بیت. سپاس بڕیاریان. کاک محەممەد بایر مونیخ سەرەتای وەرز ڕاهێنەری دوورخستەوانێ و نیکۆ کۆڤاچی دوورخستەوانێ. دواتر هانزی فیلیک شوێنی گرتەوانێ و ئەتوانین بڵین دیاریکردنی فیلیک بەو شێوەیە شتێکی چاڕوان نەکراوە لەبەرەوەی باسی ناوی گەورەتر دەکرا لەو کە ئارسفنگەر بوو جۆزێ مۆرینۆ بوو لەو کاتەدا. بەڵام دوجا فیلیک توانی نازناوەکە بۆ هەرێمی بافاریا باتەوانێ. هێزی بایر مونیخ لە مێژوودا بۆ چێگەڕێتەوە کە ئەم گۆڕانکاریانە ئەکات و هەرچەندەن جار بەجار تووشی شکست ئەبێت بەڵام زۆر بە خێرایی ئەگەڕێتەوە هەمیشەوەکو پاڵەی وراوێکی چامپیۆنز لیگ ئەمێنێتەوە. بەڵێ سەرەتا سپاس بە ناوی خوا لای هەمووان ئاشکرایە بایر مونیخ لە بەرنامەی پێشوو ئێمە باسمان کرد لەو یانانەی کە خاوەنی مێژوویی گەورن لە سەر ئاسی ئەوروپا بەدڵنیاوە بایر مونیخ یەکێک بوو لەو یانانەی کە یانەیەکی مێژووی بوو. ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ سەر ئەسڵی بایر مونیخ کە بایر مونیخ شکۆی ئەڵمانیا. ئەگەر بشتینە سەر ئەڵمانیا یەکێکە لە هەرە وڵاتە گرنگەکانی تۆپی پێ تەنانەت ئۆلۆمپیاتەکانیش لە ساڵان ڕابردوو تا ئەم دوایەش تۆماس باخ کە ئەڵمانی بوو ئەو سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی بوو لە جیهاندا. واتە ئەڵمانیا خاوەنی تۆپی پێ، ئەڵمانیا خاوەنی وەرزشە. یعنی ئەمە وای کردووە کە لە ناو ئەڵمانیایە شتێک دروست بێ یانەیەکی تۆپی پێی مەزنیش بوونی هەبێ کە ئەویش یانەی بایر مونیخە کە ئەم یانەیە ئەتوانم بڵێم یەکێکە لە سەرکەوتووترین یانەکانی ئەوروپا بە درێژایی مێژوو لەگەڵ ڕیال مەدرید و میلان. یعنی ئەم بایر مونیخ خۆشی لە خۆیان لە ناساندنی خۆیانە باس لەوەکەن کە ئەمان ڕکابەرەکانیان میلان و ڕیال مەدرید بێ وەکو مێژووی گەورەی. بایرن یانەیەکە کە خەڵکەکەشی خۆشەویستێکی تایبەتیان بۆیە تەنانەت لە قەبی یانەکەش میە سۆنمیە کە پشتبەستنە بە خۆیان ینی هێندە بە ئۆنسۆریانە بینەکەن و ئێمە مێژووی ئەڵمانیامان بینیوە لە سیاسەتی شاکە چ مێژوویەکیانە بۆ لەبەرەوە ئەتوانم بڵێم بایرن بە پشتبەستنی بەخۆی وای کردووە کەم دەستکەوتانە بەدەست بێنێ. ئەلێرەوە ئەچمە سەر پرسیارەکەی تۆ بەوەی کە بایرن لە پاش لابردنی کۆڤاچ کە کۆڤاچ لە مێژووی ڕانەرە لە مێژووی یاریکردنی شایەشێک بۆ لایریزانەکانی بایر مونیخ بۆ چەند ساڵێک لە ڕێزەکانیانە بافارەکە یاری کردووە. کارگێڕی بایر مونیخ گەیشتنەوە ئەو بڕوایی کە ئەمان تەنها سوود لە خۆیان وەرەگرن. واتای چی تا سوود لە خۆیان وەرەگرن؟ باش خۆیان بژاردەکانی بەردەم یەکێک لە جوانترین سیاسەتەکانی بایر مونیخ چیە با من بۆ ڕوونکەمەوە. ئێستا دەسەڵاتی بەڕێوەبردن لە نێو بایر مونیخە دراوەتە دەست ڕۆمینیگا بەڕێوەبەری جێبەجێکارە، حەسەن ساڵح حەمیزیچ بەڕێوەبەری وەرزشی یانەکەیە، پێشتریش ئۆلی هۆنێس کە سەرۆکی یانەکە بوو. ئەمانە هەمویان یاریزانی پێشووی بایر مونیخن لەگەڵ بایرنە دەستکەوتیانە بووە دڵسۆزیان. ئەتوانین بڵێن ئەو سیانە توانیوانە سوود لە ئەزمموی خۆیان لەگە بایر مونیخ خەوەر بگرن. دڵسۆزیان بۆ بایر مونیخ لە پێش هەموو شتێکەوە بووە. ئەمە جگەلەوەی فرانس پیکنپارۆک و سەرۆکی فەخری کە خاوەنی دەستکەوتەکانی بایرنە کە خۆی لە ساڵی هەفتاکانە سێ جار نازناوی چامپیۆنز لیگی بۆ بایرن بردووە. ئەمە وای کردووە کە ئەم کەسە دڵسۆزانە ئیش لە بایرن نابکەن. بەڵام
ئەمانە خاوەنددارەکانی بایرن نین. تۆ پرسیارت بۆ کرد بۆچی بایرن بەردەوامە، یعنی بایرن بۆ کەوتنەکانی زۆر کاتی، یعنی ئەگەر بایرن کەوتی بێتیش گەشتۆتە چوارگۆشەی زەڕێنی چامپیۆنز لیگ، ئەگەر کەوتی بێتیش جامی ئەڵمانیای بردووە، ئەگەر کەوتی بێتیش خولی بۆنسلیگەی ئەڵمانی بردووە، کەوابێ بایرن بەردەوام پڕدەستکەوتووە. بۆ بایرن یانەیە کە بەڕێوەبردنەکەی یاوەتە دەست کەسە وەرزشیەکان، کەسی شیاو بۆ شوێنی شیاو، بەڵام خاوەنددارەکانی یانەکە ئەم کەسانە نین. لە ئێستاە هێربەرت هاینەر سەرۆکی بارمونیخە. هێربەرت هاینەر کە پێشتر جێگری ئۆلی هۆنێز بووە، خاوەنی کۆمپانیای ئەدیداسە بۆ کەلوپەلی وەرزشی، یعنی ئەمە خۆی لە خۆیە ئەم یانەیە واکە کە نەکرد. ڕۆبەرت ستالدەر خاوەنی شەریکەی ئۆدیە، ئۆدی بۆ سەیارات، لەوانە دێڕامبڵ کۆمەڵەی یونیکریتیت بەڕێوابە، لەوانە تیمۆس هۆدگێس کۆمپانیای دویچ تلیکۆم لە ئەڵمانیا کە کۆمپانیایکی پەیوەندیە بەڕێوەیە، لەوانی تریش گرنگتر ماردن ڤیتنەر کۆرۆن کە خاوەنی شەریکەی ڤۆڵکسڤاگنی ئەڵمانیا، کەوابێ سێریکە بڕیان. بایر میونخ لەلایەن ئەم کۆمپانیانەوە بەڕێوەبرن، ئەو کۆمپانیانەش ڕێژەیان هەیە لە بایر میونخ، یعنی هەموو کە زەزانێ بەڵێ هەمویان بە ڕێژەی 9.1 ڕێژەکان بەو شێوێ دابشکرۆم کۆمپانیا گەورانە شەریکەی ئۆدی و شەریکەی ڤۆڵکسڤاگن کە دوو بە لەگەڵ ئادیداسە کە سێخ بەشی سەرەکین و سێ کۆمپانیای ناودارن پشتیانەیە بە ڕێژەی 9.1. واتە ئەتوانی بڵێن بایر میونخ سوودی لە دارایی ئەو کۆمپانیانە ژوەرگرتەوە بۆی کیانەکە بێزمێنێتەوە؟ بەتەکید ئەو کەسانن کە ئەم پلانە دائەڕێژن بۆ ئەوەی بایر میونخ بەردەوام لە لووتکەدا بێ، ئەم کەسانن کە بەهۆی ئەوەی کۆمپانیاکانیان خۆیان دەستیان بەسەر ئابووری ئەوروپا گرتووە، تەنانەت ئابووری جیانیش گرتووە، هەموو کەس زانێ شەریکی ئۆدی ڤۆڵکسڤاگن و تەنان لە ئاسی ناوخۆیش گەورەترین کۆمپانیای پەیوەندی کە دویچە تلیکۆمە خاوەنددارەکەی یەکی سەرۆکەکەی یەکێکە لەوانی کە پشتی لە بایر میونخ خایە بە کۆمپانیەوە وا ئەکا بایر میونخ هەرگیز نەکەوێت بایر میونخ بیەوێ حەچیەک بکرێک ئەنجامی بە. ئەگەڕێمەوە بۆی کە شتێکی گرنگێ بۆ باسکەم، ڕۆمەنیگا تا پێش ئەم ساتە وەختە بیانی تا گواستنەوەی هاوینەی ڕابردوو کە باسی گرێبەستێکیان بۆ کرد لە سەر و 50 میلیۆن یۆرۆ بێ، ئەگەڕایەوە دواوە ڕاستەوخۆ بۆ ئەو ئێمە یانەیەکی دامەزراوەی تۆپی پێین، ئێمە پشتمان بە خۆمان بەستووە، شیعاریانەکەشمانەوەی لەبەرەوە پارەی لە یاریزانە خەرج ناکەین. ئەو کات خافی مارتینێز یەکێک بوو لە گرێبەستە مێژوویەکانان کاڵباشوانەوەی گرێبەستەکەی لە ئەتلەتیک بلباوەوە هاتە بایر میونخ، بەڵام زانی تۆپی پێ ئەم کەسانی کە لە پشتی ئەم ڕاضیانەوە ئیشەکەن ئەوەیان پێ ڕاگەیاندن کە تۆپی پێ پێویستی بە گۆڕانکاریە تا ئەوەی کەلێنەکان پڕ بکەیتەوە بگەی بە ئامانجەکانە. یەکێک لەو گرێبەستە ئەگەر چی لۆکاس هەرناندێز ئەم ساڵ نەیتوانی وەکو پێویست هاوکاری بایر میونخ، بەڵام 80 میلیۆن یۆرۆی لە کڕینی بەرگریکانەکە بەسەربا کە بە درێژایی مێژوو ئەمە گرانترین گرێبەستی مێژووی لە هۆکارەکانەوە نەبوو کە لە دڵی بەرگریا سوودی لێوەربگرێت لەبەرەوەی زۆرێ لە بەرگریکارەکانی بایر میونخ لە ڕووی خێراییەوانێ وەک پێویست نەبوون. ئەگەر سیر بگەین سۆلێ بواتینگ لە ڕووی خێرایی وەک پێویست نین، بەڵکو میستی وەکو دڵێکی بەرگری سوودی وەرگرن و لە ڕووی خێراییەوانێ لەبەرەوەی لەگەڵ دەیڤد ئەلابایە هەمەتوان لە باڵی چەپی بەرگری یاری بکەن و هەمەتوان لە دڵی بەرگریشە هاو تەنیشتی بواتینگ یاری بکەن. بە دڵنیاییەوە ئەمە شتێکی وازەحە، بەڵام پێکانەکان مەبەست نوێ پێکانەکان هاوکاریەوەی نەکرد لۆکاس هەرناندێز زۆر لەگەڵ بایر نابێت بۆی بیا بەردەست، بەڵام لە کۆتاییە کارگێڕی بایر میونخ بە کۆدەنجی هەمویان، یعنی بە گۆڕینی قەناعەتی ڕۆمەنیگەش بۆی کە پێویستیان بە ئەنجامدانی گرێبەستە گەر بە پارێکی زۆریش بێت لە سیاسەتی یانەکەش دەرچن، ئەوان گویان لێی نییە گرنگەوەیە بایرن بە دەستکەوتەکانی بگا ئەوە بوو بایر میونخ ئامانجەکەی پێکا وەکو شایستەترینیانە جارێکی تر گەیشتەوە لووتکەی ئەوروپا. ئەمێ گرنگی لەسەر خاڵێک بۆستین باسی لەو هۆکارانەکە کە تاسە بایر میونخ بە بەهێزی ماوەتەوانێ، بەڵام ئەمێ وەکو ئیزافەیەک ئاماژە بۆ بەم بوونی ڕکابەرێکی ڕاستەقینە لە خولەکەدا کە غائیبە. ئێمە سەرنج دەین لەم وەرزەیە بایر میونخ سەرەتای وەرز بە دەستکەوتی باش بە ئەنجامی باشەوە نەبوو، بەڵام ڕکابەرێک نەبوو کە پێشەنگی لێوەربگرێت و تا کۆتایی بەردەوام بێت و نازناوەکە لێوەربگرێت. لە چەند وەرزی ڕابردووش ئەمەمان بینیوە. ئایا ئەمەش بەو جۆرە کە ڕکابەرێکی ڕاستەقینەی نەبووە لە خولەکەدا هیلاکی بکات و مادووکایەکە نییە لە هۆکارەکان بۆەوەی کە بایر بە بەهێزمێنێتەوە. من پێم وابێ ئەمەوەیەکە لە هۆکارەکان کە بەڵام بە هەردوو دیوەگاشی کردنەوەی بڕیا هەنێتی بجاری وایە کە ئەدۆڕێ
ئەڵێ لە خولەکەمان ڕکابەرم نییە تا تووشێ و تاقیکردنەوەی قورسم نەکردووە تاوای ڕوبەڕووی ئەو تاقیکردنەوە قورسانە بمەمەوە سەرکەوتو بووم بۆیە دۆڕانم هەنێکیشەوە تاکە ئەیباتەوانێ ئەڵێ لە خولەکەیە تاقیکردنەوەکانی ئاسان بووە بۆیە ئاوا لێرە شووا بە ئاسانی بەڵام بایرن ئەگەر لە خولی شار ڕکابەری نەبێ ئەگەر ڕکابەریشی نەبوو بێ هێندە بە شایستەی نازناوی چامپیۆنز لیگی ئەم ساڵی برداوانێ کە هیچ پرسیارێکی لەسەر خۆی نێشتوی یە خاڵیترمێ ئاماژەی پێ بکەم ئەوەی کە ئێمە بەرنامەی پێشوو باسمان لە بەرشلۆنە کرد بەرشلۆنە کە کارگەڕێکی سەقەتی بڕیارەکانی نادروستە بەڵام بایر مونیخ 360 پلە پێچەوانەی کارکردنی کارگەڕی بەرشلۆنە کار ئەکەن کەسە سەرمایەدارەکان و کەسە ئابووری ناسەکان باری ئابووری یانەکە بەڕێوە بن کەسە وەرزشیەکان باری وەرزشی یانەکە بەڕێوەبن ئەمە ژوای کردو بارمنیخ یانێکی تۆکمەیلێ دروست بێ و من ئەمەش ئەەکەم بە دەرچەی پرسیارێک بۆ تۆ بۆی کە بگەڕێنەوە بۆی کە کەسێک ئەگەر خاوەنی ئەم کەسە ئابوووریە بەیەزانە بێ و کەسێ تیانەیە کە خاوەنی ئەم بەڕێوەبردنە وەرزشیە کەسە لێ هاتوانە بێ کە خۆیان بەشێکی مێژووی یانەکەیان داگیر کرد و دڵسۆزیان بۆ یانەکە لە یاریکردنیشیانە سەلماوە تاوای بگاتەوەی ئەم پۆستانە وەربگرن ناکرێت ببێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ یاخود ناکرێت هێندە بە شایستەی ببێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ بە دڵنیایەوانێ بایر مونیخ لەم وەرزەیە بە بۆچوونی من بەو پەڕی شایستەیی وانێت توانی نازناوەکە بەرێتوانێ هەرچەند ئەم وەرزە بۆ سەر جەمیانەکان وەرزێکی سیر بوو لەبەرەی بۆ لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوە تەشەنەسەندنی بە هەموو جیانەوە و پاش بە تایبەتی و ڕاگررتنی خولەکان و سێمان کەرەنتینە دواتر گەڕانەوەی یاریگاکان کردنەوەی یاریگاکان بەبێ هەندەر ئەنجامدانی یاریەکانیش بۆ جۆرە شتێکی نامۆ بوو بۆ بینەر بۆ هەندەران بۆ ڕاهێنەران بەڵام دوجا بایر مونیخ توانی بە شایستەیی نازناوەکە بەرێتەوانی بە تایبەتی لە یاری کۆتاییدا خاڵی بەهێزی زۆز خاڵی بەهێزی زیاتر بوو لە پاریس سان ژێرمان سەرتا کۆمەڵی گرافیکمانەیە مێ بچمە لای کۆمەڵی بایر مونیخ لە چامپیۆنز لیگ ئەگە گرافیکانمان ئامادە بێت بایر مونیخ لە کۆمەڵەکەدا ئەوەی کە لەگەڵ یابوو توتنهام بوو ئۆلۆمپیاکۆس بوو ڕێستارت بوو بەڵام پاریس سان ژێرمان لە بەرامبەردا کە هەردووگان گەشتنی یاری کۆتایی نەبێ وەکو دوویانە کۆمەڵە بە کۆمەڵە خۆناغ بە خۆناغ قسەیان لەسەرکەم ریال مەدرید کلۆب بروژ گەڵاتەسەڕای تا ڕادەیەک بایر مونیخ توتنهامی لەگەڵا بووە و یانێکی بێزە بەڵام پاریس ریال مەدرید لەگەڵا بووە کە مێژوێکی زۆر پرشنداری و بە پاشای چامپیۆنز لیگ بەناوبانگن لە قۆناغی 16 دەکار دویانەکە گەنە قۆناغی 16 تا قۆناغش قۆناغی یاری گەڕانەوە و یاری چوون هەبوو چون و گەڕانەوە هەبوو لەم قۆناغەدا بایر مونیخ ڕوبەرووی چێلسی بۆ تەوانێ پاریس ڕوبەرووی دۆرتمۆند بۆ توانێ ئەتوانین بڵین لە وەرزەیە چێلسی هێندە لە پێش دۆرتمۆندەوە نەبووە بۆ ڕاژەیە کە بڵین چێلسی بەهێزتر بووە لە دۆرتمۆند کاوێ وڵاتوانین بڵێن ڕکابەرەکانی هاوشێو بن بەڵام لە یاری چوونە بایر مونیخ لەسەر یاریگای ستانفۆرد بریدج 3 بە هیچ یارێکی بردوێتەوانێ بەڵام پاریس سان ژێرمان لەسەر یاریگای دۆرتمۆند 2 شکستی مەجگەلەوەی لە کۆمەڵەکانیشا بایرن هەموو یارەکانی بردوێتەوە بەدڵنیاییەوانەیە 6 یارێکی بردوێتەوە مەجگەلەوەی کە پاریس 16 خاڵی کۆ کردوێتەوانێ یەک سامبوونی هەبووە بەڵام بایر مونیخ 6 یارێکی بردوێتەوانێ 18 خاڵی هەبووە بۆی لە قۆناغی 16دا ئاسانتر بایر مونیخ توانی بربەستی چێلسی تێپەڕێنێت بەراورد بە پاریس سان ژێرمان کە بربەستی دۆرتمۆندی تێپەڕاندە بوو بۆ قۆناغی چارەکی کۆتایی لە قۆناغی چارەکی کۆتاییە بمانەوێت نەمانەوێت بایر مونیخ ڕوبەڕووی کۆمەڵێک ڕوبەڕووی بەشەرونە بووە یانێ ئێمە ئازای بەشەرونە لە هەر بارودۆخەکە بێت یانێکی بێزە لەبەرەوەی یایزانێکی وەکو میسی هەیە و گۆڵچێکی وەک تێشتیگنی هەیە ئەتوانێت میسی گۆڵ تۆمار بکات بربەستەکان تێکشێنێت تێشتیگیش بەڵام لەو قۆناغەدا بۆیە و کێشانێکە ڕوبەڕووی بەشەرونە بۆ تەوانێت لە گۆڕین ڕایەنەرگان کە لە ئاڵلقەی ڕابردوودا ئاماژەمان پێکرد بایر مونیخ توانی زۆر باش بەشەرونە تێپەڕێنێک وە شکستێکی تا ڕادێک ئابروبەرانە بەسەر ئەو یانە کەتەلۆنیەدا بهێنێت بۆچی لەبەرەوەی بایر مونیخ بەڕێنەراتی فلیک چەکی بەهێزی زۆر بوو چێکی ستین گەڕایە بۆ سەر هەمان ئەقلێتی ڤالڤێردی کە گرنگیدام و بەهێڵی ناوەن لە 4-3 وانێ پێگاتەکەی گۆڕی بە 4-4-2 گریزمانی لەسەر کورسیە دەکدانا بوو ڤیداڵ یاری پێکرد لە شوێن گریزمان بۆی بۆکس و بۆکس هاوکاری یانەکەی بکات دەم هاوکاری میسی سوارێز بکات لە پێشوانێ هەم هاوکاری بۆسکێس بکات لە ناوەندی بەرگری
بەڵام لەم ڕوانێ بایر مونیخ توانی کۆنتترۆلی ناوە دیاریگا بکە بەچی بە تۆپە بەرزەکان بە لیڤاندۆفسکی مۆلەر کە تۆپی ئاڕاستی تۆبەرزەکانی ئاڕاستی هێڵی سزای بەشۆنە کرد بە شوێنەی ماندوو کردبوو هیلاکی کردبوو بە شوێنەی کردووە دۆخێکی بەرگری زۆر ناچاریەوانێ کەمە وایکە بایر مونیخ دەسەڵات بەسەر یاریەکە تا بگرێتە دەست و ڕێژێکی زۆر گۆڵ تۆمار بکات بەڵام لە قۆناغی چارەکی کۆتاییدا پاریس سان ژێرمان ڕوبەڕووی ئەتڵەنتا ئابێتەوانێ پاریس سان ژێرمان لەو یاریە ڕوبەڕووی ئەستەنگێکی زۆر هاتوانێ بگەڕێنەوە بۆ ئەو یاریە ئەتڵەنتا سەر ڕاوی کە ئەزمموی کەمە ڕایانەرەکە ئەزمونێکی وهای نییە لەگەڵ چامپیۆنس لیگا یاریزانەکانی کۆی موچەی هەرێمیان کۆ بکەیتەوە ناگەنە موچەی ساڵانەی نیمار واتا پێگاتەکەی پێگاتەیەکی هەژارە و کورسیە دەگی ئەتڵەنتا بەراورد ناکرێت بە کورسیە دەگی پاریس سان ژێرمان بەڵام سەرڕای ئەوەش ئەتڵەنتا گۆڵی تۆمار کرد و تا خولەکانی نەوە ئیدارێکی باشی یارەکەی یا بەڵام لە خولەکی هەفتاوانێ توانای جەستەی ئەتڵەنتا دا ئاوازەیە کورسیەتێکی گاسپرێنی ناتوانێت هاوکاری و ڕایانێرە بکە بۆی کەم توانێت جەستەی بێنێت توانێت جێی خۆی پێگاتەکەی بە باشی بەرگری بکە وەلا هەمان کاتیشە بەشداری پێکردنی میپاپی وەلا هەمان کاتە مەهارەکانی نیمار هۆکار بۆی کامیانەیە تووشی داڕمان بێت و لە خولەکانی کۆتایە شکست بێنێت تا گەینە قۆناغی نیوەی کۆتایی لە نیوەی کۆتاییە بایر مونیخ ڕوبەڕووی لیۆن بۆیە ئەبێتەوە پاریس سان ژێرمانی ڕوبەڕووی لایپزیگ ئەبێتەوە تا ڕادێگەم دوانێژە توانی بڵین بۆ چ لیۆن بۆ بایر مونیخ چ لایپزیگ بۆ پاریس سان ژێرمان لە ڕووی ئاستەوە تا ڕادێک هاوسەنگن و زۆر قورسایەکی وای تێدانە بۆ هەردوویانەکەش سێبەیش گەیشتنە یاری کۆتایی منەمێ لەسەر یاری کۆتایی زیاتر بۆستم پاریس سان ژێرمان گەیشتۆتە یاری کۆتایی ئەزمونێکی کەمی هەیە بەڵام بایر مونیخ خاوەنی ئەزمونێکی زۆر و بە یاری کۆتاییەکان زۆر باش ڕاهاتووە لەگەڵ ئەوەدا تا پێشەم یاریەش چەند یاری کۆتایی ئەنجام مابوو ئەوەی بردی بۆ ئەوانەی ئەوەی دۆڕانە بوو ینی زۆر سوودی لازبوون وەرنەگرتی بوو پێچەوانەی ڕیال مەدرید بەراورد بە پاریس سان ژێرمان ئەزمموی بایر مونیخ زۆر زیاتر لە یاری کۆتاییەکان بەراورد بە پاریس سان ژێرمان بە دڵنیایەوانێ پاریس یەکەم جاری بوو بە دڵنیا یەکەم جارێتی لەبەری تەمەنی یانەکەش 50 ساڵە دامەزرا بەراورد بە یانە گەورەکانی دیکە ئەوروپا 50 ساڵە دواوەیە بۆیە لەم یاریەدا پاریس سان ژێرمان چەند چەکی بەهێزی هەبوو ئەوەی کە پاریس سان ژێرمان ئەتوانێت هێرشی پێبەرێت دوو جۆر هێرش هێرشی هەڵگەڕاوەیە و هێرشی ئامادەکراوە لەو ڕووی کە بە چەند پاسێکەوە نزیکە بنەوە لە هێڵی سزا لەم ڕوانەیە پاریس سان ژێرمان پشت بە توانای تاکەکەسیە بەسێ بۆ گۆڵ تۆمارکردن می پاپی نیێبار دیماریا ئیکاردی لە یاری ئەتڵەنتادا باسێکی خراپەوە دەرکەوت دوای سکرایە سەر کورسیە دەک کەمە بڕیارێکی دروست بوو لەلایەن تۆ خێلەوانەیە بەڵام لە بەرامبەردا بایر مونیخ سێ خاڵی بەهێزی هەبوو جگەلەوەی لە هێرش هەڵگەڕاوەکانە زۆر باشە جگەلەوەی لە هێرشی ئامادەکراوە زۆر باشە بەڵام لە بەرامبەردا بایر مونیخ ئەتوانێت بە تۆی بەرزیش هێرشەکانیش بنیاد بنێ یانەی بەرامبەر ماندوو بکات و خاڵی هەرە بەهێزی بایر مونیخ لەوەدایە کە پشت بە توانای تاکەکەسی یاریزان نابەستێ پاریس سان ژێرمان کە میپاپی ڕوبەڕووی نوێر ئەبێتەوە تۆپ لە گۆڵە دەزەدات نیمار ڕوبەڕووی نوێر ئەبێتەوە گۆڵە دەزات مارکینۆز ڕوبەڕووی بێتەوە گۆڵ ئیتر هیچ حلولێکی دیکە نیە بۆ یاریزانێکی دیکە گۆڵ تۆمار بکات بەڵام لە بایر مونیخ بە پێچەوانەوەیە کاتێک مۆلەر گۆڵ دروست ناکات کیمیز جێتە پێشەوانەیە ئۆڤەرێک ئەکات کاتێ لیڤاندۆڤسکی ناتوانێت گۆڵەکە تۆمار بکات تۆپ لە سەریەوە دوورە کۆمان گۆڵ تۆمارەکە واتە یاریێکی دەستە جەمعی ئەکەن بایر مونیخ پشت بە ئاسی تاکە یاریزانێک نابەستێت و هەمووشمان بینیمان کە باشترین یاریزان وەک دەوترێت مان ئۆف زە ماچ یاریەکە مانوێل نوێر بوو کە توانین لە چەندین دەرفەتدا یانە باواریەکە لە گۆڵی یەکسانی لە گۆڵی شکست بپارێزێت ئەمە کار بۆی بایر مونیخ زۆر بە باشی دەربکەوێت و نازناوەکەش بە شایستەی بباتەوانەوەشم لەبیر نەچێت پاریس سان ژێرمان لە دوایی کە بایر مونیخ گۆڵەکەی لێ تۆمار کرد وەک کەم ئەزمموی یانەیەک داڕوخا هیچ ئەمەلێکیان بە یاریەکە نەما ئەمە ژەگەڕێتەوە بۆ کەمی ئەزمموی یاریزانەکان بەڵێ بێگومان یەکێک لەو خاڵە گرنگانەی کە ئیزافەتەن بۆ قسەکەی بڕیار کە من باسی کەم لەسەر بایر مونیخ بوونی هانس فلیک کە ئەگەر زۆر کە زەوترێت ئەزمون گرنگە لە چامپیۆنز لیگ یاخودە یانەیەک هەوڵەیە کە مۆرینۆ بکاتە ڕایەنەر لەبەرەوەی لەگەڵ دوو یانەی جیاوازە چامپیۆنز لیگی بردوێتەوە ئەنچیلۆتی بکاتە ڕایەنەر لەبەری لەگەڵ دوو یانەی جیاوازە چامپیۆنز لیگی بردوێتەوە گواردیۆلا بکاتە ڕایەنەر لەبەرەوەی خاوەنی نازناوی شەشیە هیچ ڕایەنەرێ ئەم دەستکەوتەی نەبووە ئەتوانم بڵێم بایر مونیخ لە بژاردەکانیە هەم وەکو شێوازی یاریکردن تیپێک بوون حەزیان کردو بەوەی کە لە ئەوروپا بەردەوام ناویان بێنرێ لەبەرەوەی بایرن ئەو کاتەی کە بڕیاریانە یۆپ هانکس واز بێنێت لە ڕانەراتی بایر مونیخ کە هەمومان نەزانین یۆپ هانکس 4 جار پۆستی ڕانەراتی بایر مونیخی وەرگرتووە فریادەڕەستێکی سەرەکی بایر مونیخ یعنی ئەگەر بایرن پەکی بکەوێت لە ئاسیڕانەران بژاردەیەکی یەدەی جان لەبەر دەمایە کە یۆپ هانکسە کە ئەتوانن تا کۆتایی وەرزەکە پشتی پێبەستن
لەوەی کە بایرن ڕێبکاتەوە دواتر سەر لە نوێم کارژێڕی ئەمیانەیە بناخەکەی ڕێکخاتەوانێ. مەبەستم لە چیە لێرەیە؟ مەبەستم لەوەیە بایرن دوایەوە یۆپانکس نازناوی سیانی بۆ هێنان بژاردەی گواردیۆلایان خستە بەردەم کە هەمومان دەزانین گواردیۆلا پاشەوەی کە پشووی وەرگرت لە دوای ئەزمموی کاری ڕانەرایەتی لەگەڵ بەرشلۆنا بڕیاری دابگەڕێتەوە بواری ڕانان ئەو بۆ بایرن بژاردەی گواردیۆلایان پەسەند کرد پاژوازێنانی یۆپانکس کە ئەوە بوو گواردیۆلایان وەرگرت گواردیۆلا هاو کۆمەڵێک گۆڕانکاری لە میانەیەیا کرد یەکێک لەو بژاردانەی کە سوودانەی کە من پێم وایە گواردیۆلا گەیاندی بە بایر مونیخ ئەوە بوو کە جارێکی تر سوود لە یاریزانانی ئەڵمانیا بە تایبەتی یاریزان لاوانەکان و قوتابخانەی بایر مونیخ تیمی لاوان وەربگرنەوە کە یەکێک لە بژاردانی تا ئێساش پشتی پێبەسترێ جۆشوا کیمیچە کە یاریزانێکی جۆکەرە و تەنانەت مۆرینۆش لە لەدوانێکی باس لەوەکە کە تایبەتمەندەکانی یاریزانە زۆر جیاوازە لە باڵی ڕازیاری بکات لە هێرشبەری باڵی ڕازیاری بکات لە ناوەند یاری بکات تا سوودێکی زۆر کۆمەڵی حاڵەت لەوانە هێنانی تیاگۆڵ کانتارە ئەگەر چی بە لە دەستدانی تۆنی کرۆز بوو تا ڕادەیەگەمە هەڵەیەک بوو بەڵام بەرهەمی تیاگۆڵ کانتارە تا ئەم ساڵانی دوایی کەەوە تا ساڵی 2020 ینی ئەلکانتارە لە دوای لەگەڵ گواردیۆلا لە دوای 2013 کە لە وەرزی داهاتووە پەیوەندی بە بایر مونیخەوە کردووە لە ساڵی 2014ەوە 2013 بۆ 2014 توانیوێتی سوود بە بایرم گەینێ ئەوە تا ئێستا بەرەمەکان خوارد کە ئێستش تیاگۆڵ کانتارەیەکە لەو بژاردانەی کە بایر مونیخ بڕیاریاوە بەجێ بڵێ. دوای ئەمە گواردیۆلا هاو 3 ساڵ ئەزمموی کارکردنی تاقی کردوانێ بەشێکی زۆر لە کارگێڕی بایر مونیخ پشتگیری بەردەوامیانەکە بۆ یاری بایرن جوان بوو یاری بایرن یاریەکی ڕاقیانە بوو واتە جوان بوو. گواردیۆلا تیا سەرکەوتوو بوو؟ گواردیۆلا وەکو لە جێبەجێکردنی پلانی خۆی بەڵێ سەرکەوتوو بوو لە بایر مونیخ بەڵام وەکوەوەی کە ئامانجی کارگێڕی بایر مونیخ بەدی بێنێ نەخێر بە هیچ شێوەیەک سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی بەرامبەر ڕیال مەدرید و بەرامبەر بارسلۆنە و تەنانەت ئەگەر بڵێن ئەم دوانەیە بەهێز بوون بەرامبەر ئەتلێتیکۆ مەدریدیش شکستی خوارد کە ئەمە 3 تاقیکردنەوە بوو لە کاتێکا بایرن پێشتر یەکێک لە هەرە خاڵە بەهێزەکانی بردنەوەی بەردەوام بوو لایەنەی ئیسپانیەکان یعنی بە شێوەیەکی باشی بردو جگەل لە ساڵی 2009 کە لە سەرەتا لە ناو کامن و گواردیۆلا کاتێک ڕانەراتی بەرشلۆناکە بردنەوەی چاسان بەسەر بایر مونیخانەوەتە بایرن مێژوویەکی باشیە بۆ بەرامبەر بە یانەکانی ئیسپانیا بەڵام ساڵی گواردیۆلادا لەو 3 ساڵەی گواردیۆلادا بایر مونیخ ئامانجەکەی نەپێکا وەکو یاریکردن من پێم وایە گواردیۆلا سەرکەوتو بوو بەڵام وەکو بە دیێنانی ئامانجەکە بۆ بایر مونیخ بێگومان ئامانجەکە تۆ کاتێک کە کارگێڕی یانەیەک بۆ نمونە من بڕیارەیەم بڕیار بکەم بە ڕایەنەر کۆمەڵێ داوە خواستەکانی بڕیار وەرەگرن تۆ خواستەکانت چییە؟ ئەمە خواستەکانی منە من یم خواستەکانێ بۆ جێبەجێیەکەم ینی بژاردەکانی گواردیۆلا لە کڕینی یاریزانان چ لە کینسلی کۆمان بێت چ لە چابی ئەلۆنسۆ و چ تیاگۆڵ کانتارا و مادی بنعەتیە و ئارتۆرۆ ڤیداڵ و یعنی ماریۆ گۆتزەکە ئەستێری دۆرتمۆ کۆمەڵێ بژاردەی بوو داوا کردو هەمووی بۆ کردراوە کە تۆ ئامانجەکە و نەپێکا کەوا بێت سەرکەوتونیت ڕاستە نازنای بۆ دزیگانیە بۆ بایر مونیخ نەخێر بە هیچ شێوە بایرن دایم تموحی لە ئەوروپا هەیە ینی لە ئەوروپا بێ بەردەوام ئەگەر نابێ موساڵی بە ئەگەر 2 ساڵ نەی بە 3 ساڵ چێتەیە ئێمە وەرە نمونەی بارین وەرگرە نمونەی بارین وەرگرە لە چەند ساڵی ڕابردووە ئەگەر ینی دوای 2000ەوە کە 2001 ئەبێتە پاڵەوان ینی ساڵی 99 پێشتر لە کۆتای چامپیۆنز لیگە بایرن تووشی کەوتنێکە بێ تووشی کەوتنێکە بێ بۆ لەبەرەوەی ئەم کەسانە تا ڕادێک دوورەکەونەوانێ ئەوە تا بەچی ڕێکێخەنەوانێ بۆی کە ئەم کەسە ئابووری ناسانە تەواو دەسەڵاتی یانەکە وەرەگرن و وەرزشیەکانیش ئەگەڕێنەوە نێو بواری کایی وەرزشی یانەکە کارەکەن وای لێ ساڵی 2010 گاتەوە کۆتایی چامپیۆنز لیگ 2012 گاتەوە کۆتایی چامپیۆنز لیگ لە هیچیانە نابێتە پاڵەوان 13 دووبارە گاتەوە کۆتایی چامپیۆنز لیگ ئەبێتە پاڵەوان ساڵەکانی تریشی ینی 1 ساڵ چارێکی کۆتاییە دەرکراوە لەگەڵ ساڵی ڕابردوو کە کۆڤاچ لە قۆناغی 16 بەرامبەر بە لێڤارپۆلی پاڵان دەرکراون ماباقی بایرن هاتۆتە چوارگۆشەی زەڕواتە بەردەوام یانەیەکی ڕکابەر بوو بۆیە ئامانجی بایر مونیخ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە جا ئەمەوێت باز لەوە بکەم کە بژاردەی گواردیۆلا وەکوەوەی کە ڕایەنەرێک بوو نازناوی شەشێ بوو سەرکەوتوو نەبوو لە بایرن
دوایەوە بژاردەی ئەنچیلۆتیان هەبوو. ئەنچیلۆتی بە بۆنەی کۆمەڵە حاڵەتەوانێ ڕەنگە لە ڕووی کوالیتی یاریکردنیش کەنچیلۆتی هەم لە کوالیتی یاریکردە هەم لە بەدیێنانی ئامانجەکەیە ئەنچیلۆتی سەرکەوتون و ئەگەرچی زۆرێک پێیان وایە ئەنچیلۆتی لە ڕێگەی هەڵەکانی ناوژیوانەوانێ ینی نەگەیشت بەوەی کە نازناوی چامپیۆنز لیگ لەگەڵ بارمنی خابەرێتوانێت. جارێکی تر بارن گەڕای بۆ بژاردی ئەڵمانی پاشتر نیکۆکۆڤاچیان وەکو ئەڵمانیەک سیر کرد. یعنی ئێستا بڕیار منەمێ ئەوە بۆ ڕوونکەمانە یەکێک لە هەرە سەرکەوتوترین ڕایەنەرەکانی بارمنیخ کە زۆرترین نازناوی بۆ بردۆتەوانێ و لە چەند وێزگەیەکە ڕایەنەراتی بارمنیخی کردووە ئۆتمار هێتسفێلدە کە سویدیە سویسریە بەڵام بە ڕەگەس ئەڵمانیە خاوەنی ڕەگەزنامەی ئەڵمانیە و یەکێکە لە سەرکەوتوترین ڕایەنەرەکان و خاوەنی زۆرترین نازناویش وە کە چواردە نازناوی لە مێژوو ڕانەراتیکردنیە بۆ بارمنیخ بۆتەوە بردۆتەوە. یعنی کۆڤاچ بە بیرۆکەی ئۆتمار هێتسفێلد کرایەوە بە ڕایەنەری بارمنیخ کە پێشترش لەگەڵ فرانکفۆرتا کۆڤاچ کەسێکی سەرکەوتوو بوو. لەگەڵیشیا یاریدەدەرێکی باشیان بۆ دانا کەویش هانس فلێک بوو کە پێشتر ئەزمموی کارکردنی چەند ساڵی لەگەڵ یواکیملۆفا هەبوو کە ئەڵمانیای بە خەونەکەی گیانکەبردنەوەی نازناوی مۆندیال بوو. دوای لابردنی کۆڤاچ بایرن هات دەرفەتێکی یاریکردنی یایە دەست فلێک بەڵام ئەو کەرەسانەی کە پێشتر کۆڤاچ داوای کرد بۆ یاریزانەی کە لەبەر دەستی بڕۆزامەند بوو لەسەری بێگومان فلێکی یاریدەدەریشی ڕایەنە فلێکی یاریدەدەریشی لە پرۆژەکە ڕازامەند بووە لەسەری لە پرۆژەکەیا بووە بۆیە فلێک توانیوێتی بە باشترین شێوە مامەڵە لەگەڵم پێکاتەیە بکە. ئەینا ئەگەر من بڕوام وایە ئەگەر وەکو یاریدەدەری فلێک لەگەڵ یانە بووە ئەدەرەوەی ناب بارم بووە بەڵێ لایەنێکی ترۆ بە هاتایە لەناو پرۆژەکانە بووە سەرکەوتو نابوو ینی فلێک لە مێژوو یاریکردنەکان ئەمە خۆم حەزەکەم تۆ تەوزیحی فلێک بی دواتر من درێژە بە باسەکە بکەم لە لە سەرەتای وەرزدا بڕیاریە تقریبا دەیاری لە بۆندزلیگا تێپەڕی بوو کە ئێستا بە گرافی لەسەر شاشەکەیە کۆڤاز پێنج بردنەوەی هەبوو لەو دەیاریە لەگەڵ سی یەکسانی دوو شکستەوە تا توانین لە سای 50 یاریەکانی بردوێتەوانێ لە سای 20 شکست بوو لە سای 30 یەکسانی بوو کەمە ئەمەنجامە بۆ کۆڤاز لە بۆندزلیگادا ئەنجامێکی باش نییە سەر ڕایەکە لە چامپیۆنز لیگ سیارەکەی قۆناغی کۆمەڵەکانی بردبووانێ. بەڵام لە گرافیکی دواترە فیلیک لە بۆندزلیگادا فیلیک لە بۆندزلیگادا 24 یاری ئەنجاماوە لەم وەرزەیە 21 برنەوەی هەبووە دوو شکست یەک یەکسانی لەگەڵ ئەوەشان نازناوەکەی بردوێتەوانێت توانی یانەکە بگێڕێتەوە پێشەنگی ڕیزبەندی نازناوەکە بەرێتوانێت دوو شکستەکەشی لە کۆتایی ساڵی ڕابردووە بوو عین لەو کاتانە بۆ کە سەرەتای وەرگرتنی کاری ڕایەنەرایەتی بووە لەگەڵ بایرن مونیخ وەکو ڕایەنەری یەکەم ئەیش بەرامبەر گڵادباخ و لیڤەرکوزن بۆ کامازانین گڵادباخ و لیڤەرکوزن لە یانەکانی پێشەوەی ڕیزبەندی لە چوارەم و پێنجەمە بەداوام شێبڕکەیان کردووە و دواتریش فیلیک توانی نازناوی چامپیۆنز لیگ و جامەکەش باتەوانێت کامە دەستکەوتێکی گەورە یۆبهانکس دووبارە کردوانێت سیانی یەکەم ڕایەنەر بوو کە بۆ بایرنی بردەوە. دیاریکردنی فیلیک ئەتوانین بڵین بڕیارێکی چاونەترسانە بوو لەلایەن کارگێڕی بایرن مونیخەوانەیە بەڵام لەگەڵەوەشە ڕۆژنامەی بێڵدی ئەڵمانی ئاماژە بەوە ئەکات کە یۆبهانکس ئامۆژگاری یانەکەی کردووە لە دوای کۆڤاچ ڕایەنەراتی یانەکە بە فیلیک بسپێرن کە ڕایەنەرێکە لە ئاست ئەو یانەیەدایە. فیلیک لە چامپیۆنز لیگ بۆ گرافیکی دواتر هەژ یاری سەرکردایەتی و ڕایەنەرایەتی بایرن مونیخی کردووە هەر هەژارێکی بردوێتەوە نازناوەکەی بردوێتەوە ئەمە وەکو جیاوازیەک لە نێوان کۆڤاچ ئەلەوەیانە بە ئەفزەڵێتی فلێک نینەوە بەسەر کۆڤاچ بۆی کۆڤاچی یاریەکانی خۆی بردووە هەر سیارەکەی بردوێتەوانێ بەڵام ئەمەوێت هۆکارەکانی ئەوەی کە فیلیک بەراوردکاریەک لە نێوان هەردوو ڕایەنەرەکەدا بکەم. کۆڤاچ ئەوەی کە ئەمە بینی بە لێدوانی یاریزانەکان و بە تاقی یاریزانەکان یاریگەدا کە پەیوەندیی باشی لەگەڵ یاریزانەکانە نەبوو. یەکێکی دیکە لە خاڵاوازەکانی ئەوە بوو زوو داڕشتە و نەخشە پلانەکەی ئەگۆڕی واتە چوار سێسە یاریە کرد یاری دواترە بوو بە 4-2-3-1 یاری دواترە بوو بە 4-1-4-1 ئەمە وای کرده بوو ناجێگیری ئاستی لایەنەکەیە دروست کرده بوو. پێدوانە بوو نەبوونی کەسایەتی کۆڤانی ئەو کەسایەتیە بەهێزە لە کۆڤاچ وا بکە کە دەست بخرێتە کاروبارەکانی یاخود قسە زۆر لە ئیشەکانی بواری ڕایەنانی لە بایرن مونیخ بکرێ ئەمە جواب بکە کە کۆڤاچ هەموو گۆڕانکاری بە دڵنیایی وانە کۆڤاچ ڕاستە وەکو
نەوەیەکی یانەکەوا بۆ کاری بۆ کردو بەڵام لە ئەمان کاتە کەسایەتی ڕاهێنەر و کەسایەتی یاریزان جیاوازی هەیە زێدان توانی ئەم کەسایەتی یاریزانی خۆی بەهێز بێم کەسایەتی ڕاهێنەتی بەهێز بێ بەڵام ئەمە بۆ کۆڤاچ دروست نەبوو یەکێکی دیکە لەو خاڵە لاوازانەی کۆڤاچ بوو کە زیاد لە ئەندازە پشتی بە کۆتینەوە بەست کە ئەومان نەزانین کۆتینۆ خاڵی بەهێزی زۆر کەمە لە یاریەکاندا و شێواز یاریکردنیشی لەگەڵ تۆپی پێی ئەڵمانیا کە زۆر کات پشت بە تۆپی بەرز و تۆپی درێژە بەستێت لەگەڵ ئەو شێوازەیە گونجاو نییە و لەگەڵ ئەوشدا بواری نەیە بە ئەلفۆنسۆ دەیڤس کە یاری بکات وەک یاریزانێکی لا وەک یاریزانی یەدەک مامەڵەی لەگەڵا ئەکرد بەڵام فێلی کە هات بە ڕێژەیەکی زۆر توانی لەگەڵ یاریزانەکان وەکو هاوڕێک و وەکو ڕاهێنەرێکی بە ئەزمون مامەڵە بکات و دواتر گەیشتە سەر ئەوەی کە بە یەک نەخشە پلان لە زۆربەی یاریەکانە یاری بکات بە تایبەتی لە چامپیۆنز لیگا کە ئەوە بوو 4-2-3-1 بوو کە ئەمەیان ڕێک ئەتوانن بڵێم کۆپی ئەو پێگاتەیە بوو کە یۆڤانکس توانی نازناوی چامپیۆنز لیگی بۆ باتەوانێ کە لەوە پێمان بێ لە ساڵی 2013 بوو یۆڤانکس پشتی بە هێرشبەرێکی سەرڕمە بز مازۆکیش بوو هەمانزانین باڵای بەرزە سوودی لە سەر و توانای جەسێ وەرەگیرێت یۆڤانکس سوودی لە لیڤاندۆڤسکی وەرگرت لە باڵەکانە ڕۆبن و ڕیبێریە بوو لە یۆڤانکس فیلیک سوودی لە گنابری و پریسج و لەم لیاری کۆتاییشدا لە کۆمان وەرگرت کاتەمە کۆپی بوو یۆڤانکس لە 2013 سوودی لە مۆلەر وەرگرتو لە پشت هێرشبەرەکانەوانێ لە یاری کۆتاییدا لەم چەند یاری کۆتاییدا فیلیک سوودی لە مۆلەر وەرگرتووە وەک یاریزانی پشت هێرشبەرەکان کات بۆکس و بۆکس لە هێڵی هێرشبەری یانەی بەرامبەر هێڵی هێرشبەری خۆیان سوودی بەیانەکە گەیاندوو ئەگەر ڤیدۆ یاری بایر مونیخ و لیۆنیش ئامادە بێت ئەتوانم قسە لەسەر و گۆڵانەی گنابری بکەم کە بەرامبەر لیۆن تۆماری کرێگە لەسەر ڤیدۆڵەکە ئامادە بێت کە فیلیک توانی هەمان ڕۆڵی ڕۆبن لە سەردەمی لووتکە بایر مونیخدا بە گنابری ببەخشێت لەو دوو گۆڵی لیۆنە ئەتوانین بڵین هەردوو شێوازەکە زۆر بەڕوونی دیارە ئەمە ئەو یاریەیە کاک محەممەد کە گنابری بە دوو شێوازی ڕۆبن گۆڵەکانەکە کە توانین بڵین فیلیکس سوودی لە ئەزمموی یۆڤانکس وەرگرتە بوو لە باڵی ڕاستیش ئەوە گۆڵەکەی گنابریە چەندی جا گۆڵانەمان لە ئاریان ڕۆبن بینیوە کە بەم شێوە ئینتلاقە کات و بە قاچی چەپ تۆپ ئاراستی گۆڵەکات و گۆڵی پێتۆمارەکات و گۆڵی دووهەمیش کە هەر خۆی یەکێکە لە دروستکەری گۆڵەکان بۆ شێوەیە بە هەمان شێوە ئاریان ڕۆبن کە چەندی جارۆمان بینیوە لە ئاریان ڕۆبن دواتر ئەچێتەوە ناو هێڵی سزا سوود لە بۆشایەکان وەرەگرێت و متابعەی تۆپەکەکات تا گۆڵەکە تۆمارەکات بۆ ئەتوانن بڵێن فیلیک توانی سوود لە ئەزمموی یۆڤانکس وەربگرێت کۆپیەکی یاریکردنی ئەو ڕاهێنەرە بێنێت بۆ ئەزمموی خۆی تاقیب کاتەوانێ جۆشوا کیمیچ کە لێرەدا وەک بەرگریکاری باڵی ڕاست لە سەردەمی یۆڤانکسا لە بایر مونیخ فلیپ لام یاری ئەکرد ئەمیش بە هەمان شێوە یاریزانێکی یەمن و لەسەر خۆیە توانای بەرگری زۆر باشە توانای هێرشبەری زۆر باشە و هاوکاری یانەکەی کات یۆڤانکس لە باڵی چەپ سوودی لە ئالابا وەرەگرت بەڵام ئێستا فیلیکس سوود لە ئالفۆنسۆ دێڤس وەرەگرێت کە ڕەنگە لەگەڵ هاتنەوەی پاڤاردیش بڕیار جارێکتر کیمیچ بێتەوە ناوە بێتە جێگرەوەی تیاگۆڵکانتارا میژوستمان تێبینی بڵێم کە ئێستا تیاگۆڵکانتارا نزیکە لە لیڤەرپوڵ و لایەنەکانی پریمەر لیگ بەدڵنیایە لەو حاڵەتەدا پاڤار لە باڵی ڕاست یاریگا کیمیچ هێدی بەرە بوون بە سەرکردەی تیپەکە هەنگاوانێت کە لە داهاتوودا دوورنی وەکو کاپتنی یانەکە دیاری بکرێت و ئەمە ئەو جیاوازیانە بوون کە فیلیک و کۆڤاچ هەیە بوو دەمێت زیاتر لەگەڵ تۆیا گفتوگۆی ئەو ڕاهێنەرانە بکەینەوەی کە ئاماژە پێکرد ئەنسلۆتی و دواتر کۆڤاچ و ئەمان تێبینیەکان بخەیتەوە بەڵێ ینی تو ئێستا بژاردەیەکی جوانە دوود لەسەر شێواز یاریکردنی فلێک بەڵام من ئەمەوێ باس لە بە تایبەتی هۆکاری سەرنەکەوتنی گواردیۆلا دواتر کۆڤاچ و پاشان ئەنچلۆتی بکەم کە ئەم سێڕانەرە بۆ سەرکەوتو نەبوون بە وتەیەکی فلیبلام ڕوونکردنەوەکەم کە فلیبلام لە پاش کۆتاییاتنی یاری کۆتای مۆرزەی چامپیۆنز لیگ باسی لەوە کرد کە ئێستا باوی شێواز یاریکردن نەما ینی تۆپی پێ وازی لەوەیە ناوە کە ڕاهێنەر پێداگر بێ لەوەی کە کۆنتترۆڵی تەواوەتی تۆپکە گرنگی بە هێڵێک باکە ئەویش کۆنتترۆلکردنی تۆپ و هێڵێژبردن نە تۆپی پێ ئێستا زیاتر پشت بە توانای جەستەیی ئەبەستێ دواتر کارامەی یاریزانەکان هەنی فلیبلام دشتی لەوە کرێتەوە ئێمە گەر سیرکەین بایرن جێمی دووەم توانی لەگەڵ پاریس سەن جەرمانە تەعامل پالیاری کۆتایی چامپیۆنز لیگ لە گوێمی یەکەمە ئەتوانم بڵێم بایرن کۆنتترۆل یارەکەی کرد بەڵام فورسەی پاریس سەن جەرمان زیاتر پاریس سەن جەرمان لە چەند بۆنەیەکدا نزیک بوو لە تۆمارکردنی هۆکارەکەی خاوی هێڵی بەرگری بایرن نەبوو کە هێرشبەرەکانی بەتەئکید خاوی هێڵی بەرگری بایرن بوو بەڵام
بە خاوی هێڵی بەرگری بارین هۆکارەکەی بوو کە بایرن پێداگر بوو لەوەی کە پستام خاتە سەر پاریس سەن ژەرمان لە بەروی ئەوی زوو بە گۆڵ بگا. ئەگنا ئێستا پشت بە توانایەکی جەستەی بەرز دەبەستن کە سەرجەم یاریزانەکانیان ئامادە بن. ینی تۆ دیقەت بە لاری کۆتایە تا خولەکانی کۆتا ژەلفۆنزۆ دەیڤز و جۆشوا کیمیچ سەرڕاوی بە ئەنجام لە پێش بوون، بەڵام هەر سەرەکەوتن بۆ بەردەوام و لێرش بردن بۆ لەبەر ئەوەی کە ئەنجامەکە مسۆگەرترکەن و توانای جەستەییشیان بەرز بوو. گواردیۆلا و سوودەی بە بایرن گەیان وەکو شێواز یاریکردن لەگەڵەوەی خۆشیان بایرن هەر خاوەنی ئەم شێوازە بوون. ینی بارن خۆی مەدرسەیەکی تۆپ پێ بۆ نەگەوەی کە بڵێن گواردیۆلاوەکاری 100% بوو بێ. بەڵام گواردیۆلا لەوەیە سەرکەوتوو نەبوو کە نەی دەتوانی لایەنی بەرگری ئەم تیپە ڕێک بخە، کە نەی دەتوانی تەعاملی پێویست لەگەڵ گۆڕانکاریەکانیان ئەنجام با لە بارن. لەم خاڵاگەر بوو بووی ڕاوگرم. گواردیۆلا تەنها لە بایر مونیخ نەیتوانێت چارەسەری هێڵی بەرگری بکات یان لە ماشتەسیش ئەمە خۆی لە مێژوی ڕانەرایەتیکردنی واڵکەر و ئەمانە لە مێژوی ڕانەرایەتیکردنی گواردیۆلاوە. بەڵام من بابەتەکە پەیوەستەکەمەوە بە بارن مونیخ خەوانەی لە بەرۆی باسەکەمان لەسەر بارن مونیخ. ینی تەنانەت گواردیۆلا بژاردەی خافی مارتینێزیشی لە هێڵی بەرگریە تاقی کردەوەنێ بەهۆی کاریەوەی چاوی ئەلۆنسۆی لە ئیرتیکا زایری پێ کرد. خافی مارتینێزی هاونیشتیمانی خۆشی لە دڵی بەرگریە تاقیە کردەوەنێ، بەڵام نیان دەتوانی بەو شێوە سەرکەوتویە پلانەکان جێبەجێ بکەن. بارودۆخی ئەنچیلۆتی جیاواز بوو. جیاوازەکە لە چیا بوو؟ لەگەڵ ئەنچیلۆتیە کێشە هەبوو لە نێوماڵی بایرن مونیخ. لەبەرەوەی هەمومان نەزانین گواردیۆلا کاتێک ڕۆی لە بایرن مونیخ یەکێک لە گەورەترین کێشەکانی لەگەڵ تۆماس مۆلەرا بوو. یعنی تۆم مۆلەر بوو بۆ یاریزانێکی نەخوازرا و لای گواردیۆلا لە کاتێکا هەموو هەرێمی باڤاریا تۆماس مۆلەریەویست. ینی ئەنچیلۆتی کاتێک هات ئەم تیپەی سەر لە نوێ ڕێخستەوانێ بە شێوازی خۆی ئەم تیپەی سەر لە نوێ بە شێوازی خۆی ڕێکستەوە کۆمەڵێک گرێبەستی خواستنی کردبەوەی کە تیپەکە لە چامپیۆنز لیگا ئەنجام بێنێ. بەڵام هەمومان دەزانین ئەنچیلۆتی لە چامپیۆنز لیگا کە لە یەکەم وەرزە شکستی خوارد کۆمەڵی حاڵەتی تەحکیمی ڕوویە لە بەرامبەر ڕیاڵ مەدریددا. ئەمە هۆکار بوو بۆی کە ئەنچیلۆتی ماڵاوایی بکات کە دواتریش ینی ئەنچیلۆتی ینی بارودۆخەکەی تەواو لێشێوە ئەمە ژوای کرد لە ئەڵمانیا هەرزوو دوورخراوانێ یۆ 5 زاری تریە ڕێکە خاتەوە. بەڵام کۆڤاچ ئەزمون ینی لە بەرنامەی پێشوشا باسم لەوە کرد کۆمەڵێک ڕاهێنەر هەن لەگەڵ خواستی یانی گەورەیان ناگونچێ. ئێستا زۆر کەزەڵێ پۆچتینۆ بابێ بە ڕاهێنەری بەرشلۆنە، زۆر کەزەڵێ ینی فلانە ڕاهێنەر بێتە ڕاهێنەری ئەو تیپە ڕاهێنەرانەی کە تازە دەرەکەن، یا بۆ نمونە ناگلیزمان کە ئێستا لەگەڵ لایپزیگە لە داهاتووە بێ بە ڕاهێنەری تیپێکی گەورە. کۆمەڵێک ڕاهێنەر هەن لەگەڵ تۆمۆحی تیپی مامناوەندایەکە گرنەوانێ بەرگێف شاری ئەو یانە زۆر بێزانە ناگرن کە یەکێک لە سەرکەوتوترین ئەو ڕاهێنەرانەی کە لە بژاردەی بواری ڕانانە سەرکەوتوو بووە مارچیلۆ بیێلسایە. مارچیلۆ بیێلسای ئەرجەنتینی کە یعنی خۆی ئەزانەیە کە ئەگەر تیپێک سەقفی تمۆحی گەورە بێ ئەم ناتوانێ بیپێچێ لەبەرۆ خۆی لەو ئەزمونە نایە. یعنی وەرە دیقەت بە ئەزمونێکی سەرکەوتووی لە بواری ڕانانە هەیە لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتینێکی بەهێزی دروست کرد ڕاستە لە ڕووی دەستکەوتەوە نەی پێکا، بەڵام ئەرجەنتینێکی بەهێزی دروست کرد کە لە دوای پاسارێلاو ئەرجەنتین لە دوای مۆندیالی 98 تۆزە بارودۆخی ئەرجەنتین گرژیتێکەوە، بەڵام بێڵسا توانی ئەرجەنتین ڕێخاستاوانێ و تیپێکی تۆکمەی بۆ دروست کاتاوانێ لەگەڵ هەڵبژاردەی شیلیە کە توانی شیلیەک دروست بکە کە دواتر بە نازناوی کوبا ئەمریکاکەی، لەگەڵ ئەتلەتیک بلباوە کە جارێکتر بە نازناوی جامی شا ئاشنای کردەوە، لەگەڵ مارسیلیای فەڕەنسیا کە جارێکی تر ئەم تیپەی بە ڕکەبەرەکان گەیانداوانێ، لەگەڵ یانەی لیدز یونایتددا کە لە ساڵانی 2000ەکانەوانێ دابەزی لە دوای 2000ەکانەوە دابەزی ینی لە سەرەتاکانی سەدەی 20ەوە دابەزی توانی ئەم یانەیە بگەڕێنێتەوە پرێمەر لیگ. کاوبێ سێریکە زۆر گرنگە ڕاهێنەر یانەیە کە ڕاهێنەر دیارریەکە بزانێت تمۆحی ئەم ڕاهێنەرە یاخود توانای ئەم ڕاهێنەرە لەگەڵ تمۆحی ئەم یانەیە تا چەند یەکەگرێتەوە. لەبەرەوە هەڵبژاردننی کۆڤاچ لە سەرەتاوە هەڵە بوو بۆ باری مونیخ کە کردی. بە کۆڤاچ کەسێک بوو کە کۆمەڵی ئەنجامی باشی بۆ کرواتیانە کە ئەنجامەکانی دیاریکراو بوو، دواتر ڕاهێنەر هەبوو باشتریشی بۆ کرواتیانە، لەبەرەوە بژاردەیەکی باش نەبوو، تەنانەت دەستکەوتی بردنەوەی نازناوی جامی ئەڵمانیا بوو لەسەر حسابی بایرن مونیخ لەگەڵ ئینتراخت فرانکفۆرتدا بردەوە. کەوابێ بژاردەی کۆڤاچ خۆی لە خۆیە بژاردەیەکی هەڵە بوو، بەڵام ئەوەی
حاڵەتە باش بوو کە هانسفلێک ڕاستەوخۆ یاریدەدەری بواتە لە پرۆژەکەی کۆڤاچە هانسفلێکیش بوونی هەبوو بەڵام نێرەیە یەکشت زۆر گرنگە بڕیان ئەڵێ گەیشتن بە لووتکە تا ڕادێک ئاسانترە وەک لەوەی لە لووتکە ئەمێنیتەوانێت ئێمە لە فلێکە ئەبێ نمونەیەمان لە بەرچاو لەبەری بایرن ئێستا کار بۆەوە کە فلێکیش خۆی ڕاستەخۆ دوای بردنەوەی نازداوی چامپیۆنز لیگ باز لەوەکە من پێگاتەیەکی بەهێزم لە بەردەمەیە بەڵام ئەو یاریزانانەی ئەڕۆن ئەبێ بە یاریزانی باشتر جێگەیان بەرپڕ کرێتەوانێ لەبەروی لە ڕکابەری بەرداومین بۆ سیناریۆمان هەیە ینی هەم بۆی تەئکیدکردنەوەی ئەو سیناریۆی کە یاریدەدەری ڕایەنەر ببێتە ڕایەنەر ڕەنگە ئەزمونێکی زۆر باشی سەرکەوتنیە بێ ئەزمموی دیماتیۆمان هەیە کە یاریدەدەری فیلاش بۆش بوو پاژۆی فیلاش باز دوور کەوتوانەیە دیماتیۆ کوڕی یانەکە بوو لە ئیتالیاوین یاری کردو و تەرتیب لەگەڵ چێلسیا ئەزمموی هەبووە ئەمە وای کرد کە دیماتیۆ دەرفەتی پێبیرە دیماتیۆش لەبەروی لەگەڵ بواشە بۆ زانی لەگەڵ ئەو کۆمەڵ یاریزانەیە تەعامولکە هەڵەکانی بواشی ڕاستتر کردوانێ و کتار ڕادێکیش بە خدیاوەری بوو بۆ پاڵەوانی چامپیۆنز لیگ ینی ئێستش ئەتوانین بڵین فلێک بارمنیخ شایستەترین یانە بوو بۆ بردنەوەی نازانی چامپیۆنز لیگ بەڵام بە خدیاوەری بوو کە لە زروفێک هاتەوە چامپیۆنز لیگ ڕیال مەدرید لێڤەرپۆڵ لە دەرەوەی چامپیۆنز لیگ بوو ڕیال مەدرید یاری چوونی بەرامبەر مانچستەر سیتی دۆڕانە بوو لەبەرەوە قەرەبووکردنەوەی ئەنجامەکەی لە گەڕانەوە قورس بۆ گەرچی ڤارانیش لی تێکنایە ڕنگ بوو قەرەبووی بکاتەوانێ یعنی ئەمە یەکێک بوو لە دووبێستین ڕکەبەرەکانی بارمنیخ کە لە پاڵەوانجەکانەمان بەرشلۆنە خۆی خراپ بوو بارن ئەفزەلیەت هەبوو بەسەر بەرشلۆنەیە بەڵام لە خراپترین بارودۆخە بەرامبەر بارمنیخ ڕوبەڕوو بووە کە بارن ئەو کارەساتی بەسەر بەرشلۆنەیە یۆڤانتۆسیش بامان شێوە ماڵاوایی کرد کەم ڤایرۆسی کۆرۆنا هۆکار بوو بۆی کە یۆڤانتۆسیش بەو خراپی بڕای ینی بایرن دەرفەتەکانی قۆستەوانێ بۆیە بە شایستی بۆ پاڵام بەڵام لێرەیە چی گرنگە بڕیان گرنگە فلێکس بیر بکاتەوانێ فلێک کە سیناریۆی دیماتیۆ دووبارە نەبێتەوە لە پێکاتەکە ئێستا تیاگۆڵ کانتارای چەکە لەو بژاردانەی کەیانەکە بەجێڵێ تۆماس مۆلەر ڕەنگە گەریارەکانی چامپیۆنز لیگ ببێتەوە بە 6 یاری خۆناغی 16 دویاری و 8 دویاری ناتوانێت بۆ شێوە سوود لە مۆلەر وەربگرێ ینی کۆتینۆ گەڕێتەوە بەرشلۆنە بۆشایی دروستە بێ پەرێسیچ تا ئێستا لەگەڵ ئەنتەرا یەکلانە بوونەتەوە لەوەی کە گرێبەستی لەگەڵەکە یان نایکە پێکانی یاریزان ڕاستە بژاردەی لۆرۆیسانەی کە ڕیوە بژاردەیەکی باشە بۆ لە وەرزی داهاتوو سانیەش و کۆمانیش بەردەوام وەکو یاریزانێکی شەیوان ڕێژەی پێکانیان زۆر زۆرە ئەخر ئەوە منیش بۆیە باسیەوەکەم پێکانەکان لەبەرەوە ئێستا بارن گەیشتۆتە لووتکە بەڵام گرنگ ئەم پلانەیە کە ئێستا کارگەڕی بایرن مونیخ بە زیرەکانە دای ڕێژێ بۆی کە فلێک لە ئەنجامەکان لە ئەنجامە باشەکانی بەردەوامێ من بڕوام وایە ئەگەر ئێستا کارگەڕی بایرن مونیخ بە تەعەسسوبانە بە میە سۆنمیە بیر نەکەنەوانێ ئەتوانن بایرن مونیخ لە لووتکەیە بێڵنەوانێ بەڵام ئەگەر بۆ دروشمەی خۆیان بیر بکەنەوانێ لە وەرزی داهاتووە پێم وانییە بایرن بتوانێت بەم شێوەیە جارێکتر بێتەوە پاڵەوانی ئەوروپا کاتی بەرنامەکەت لە کۆتایی نزیکە بێتەوانێت بە زیاتر وەکو ئاماژە و بە خاڵێکی زۆر باش کرد هێشتنەوەی بایرن مونیخ لە لووتکەدا بە بۆ چوونی تۆ لەسەر چی ئاست و چی هێڵێک پێویستی بەوەیە خۆی نوێ بکاتەوانە گەل لە بەرگریوانێ من وەکو بۆ چوونی خۆم پێم وابێ بواتینگ سۆلێ ئەمانە هیچ خاوەنی هیچ دڵێکی بەرگری نیە توانین وا بڵێ بڵێن لە هێڵی ناوە ئاماژە بە بواتینگیش وەختی خۆی ینی لای هەمووان ئاشکای بۆ بینەرانی ڕوون بێ بواتینگ بەرگریکاڵی باڵی چە بوو دواتر لە بایرن مونیخ بژاردەی دڵی بەرگری بۆ تاقی کرایەوە لەسەر ئاستی هێڵی هێرش بدن بەڵام من ئەمێ پێشەی بێمە لای تۆ بۆەوەی کە لە چی هێڵەکە پێویستی بە گۆڕانکاریە ئایا ڤایرۆسی کۆرۆنا بە بۆچوونی من ئێستادا گرفتێکی زۆری دروست کردووە گەر لەگەڵمدا هاوڕا بیت دارایی یانەکانی داتەپاندووە بلیتی فرۆشتنی هاندەران بەی جۆرە نەماوە لە هەما کاتا پەخشی یارەکانی تا ڕادەیەک کۆمپانیەکان ئەو بڕەپارە زۆرە نابەخشنە خولەکان نابەخشنە یانەکان ئەمە تا چەند گرفت دروستەکان من پێم وابێت ئێستا جوڵەی مێرکاتۆ جگە لە چێلسی بەژەیەکی بەرچاو تا ئێستا 5 گرێبەستی کردووە بەڵام یانەکانی ئەوروپا بەگشتی تەنانەت بەرشەلۆنەیە کە پێویستی بە زۆرترین گۆڕانکاریە گرێبەستێکی وای ئەنجام نەیاوە یانەکانی دیکەش بە ئاماشەوە بژاردەی بایرن مونیخ چی ئەبێ لەسەر گۆڕانکاریەکانی بەتەشی ئێستا بایرن مونیخ یەکێک لەو بژاردانەی کە بێ ئەنجامی بە ئەنجامدانی گرێبەستە لە هێڵی بەرگری
لە باڵەکان بارمنخ پێسی بەی چاریزان باشترینی هەیە ینی لە هەردوو باڵەکە دێڤێز هێنانز ئالابا لە باڵی چەپ ئەمە باڵی چەپ سێ بەرگری کاری باڤار کیمیچ باڤار کیمیچ لە باڵی ڕاست ینی دوو بژاردەی زۆر زۆر باشەیە کە هیچەکن لە هەر یانێکی تر بنەمانێک سەرەکیە بەڵێ دڵی بەرگری پێویستە هاوڕێیان ئاماژە بۆگەن کاتی بەرنامەکە کۆتاییات دڵی بەرگری پێویستە ئەوەی کە گرنگە پڕکردنەوەی شوێنی تیاگۆ ئەلکانتارە بەدیلێکی باش بۆ تۆماس مۆلەر لەبەرەوەی کە ئەگەر تۆپی پێبگەڕێتەوە بارودۆخی ئاسایی خۆی بایرن ناتوانێت وەکو پێویست سوود لە مۆلەریش و تا ڕادێک لیڤاندۆڤسکیش پێما بێت تا ڕادێک لیڤاندۆڤسکی وردە بگەڕێن نەک بۆ وەرزی داات و بەڵامەوەی لە وەرزی داهاتووە زەڕورە جێگرەوەی تیاگۆ ئەلکانتارە یاریزانێکی دڵی بەرگری شوێنی تۆماس مۆلەر دەستە خۆش بێ و سپاس بۆ تۆش بڕیارگەر ئازیان گفتوگوی ئەمجارەی دەرەوە یاریگامان لەسەر بایر مونیخ بوو لەگەڵ بڕیارە بەرنامەی داهاتوو بە گفتوگویەکی نوێترەوە دێنەوە ئینشەڵا پشتیوان بەخوا دەستان خۆش